ئەوەش بۆ شێخی تیکتۆکی کاک نێچیر سورچی خۆشەویست چاومانی فستەقە نێچیر سورچیم هەڵبژات ئێوە دەنگ دەدەن بەچێ لە کۆمنت بۆم بنووسن ئەمڕۆ دەکەین پێش بڕچێ هەر تیکتۆک دەکەمەوە هەمووی ڤیدیۆی نێچیرە هەواداری نێچیرن چی گەنج و لاو و پیرە نێچیر سورچی فۆڵۆکەن دووجار داگرە پەنجە پۆستەکانی ڕاقیە نێچیر جوانترین گەنجە نێچیر پاشای تیکتۆکی بۆ لایف ناکەیەوە نێچیر سورچی لە تیکتۆک تۆ ئاگر دەکەیەوە نێچیر سورچی لە تیکتۆک تۆ کوڕە بێ حەلاکەی هەمووتان فۆڵۆی بکەن تیکتۆک پەنجاکەیەکەی بەیادی عەلی ڕەمەزانیە یاخوانا عەزت کوێر بێ نەڵای خەڵکی کەرکووکم ڕقا لێمە هەموویان ناوت ناینن بەخراپە ئەگەر هەبوایە ڕوویان بۆ یەک قسەت پێ دەڵێن ناگەنە ئاستت زۆریان ئێستا کە تۆ لە لووتکەی عەلی لە تۆیە کۆریان هیچیان عەمەلیان نییە جێمەدە قسەی قۆڕیان ناوی خۆت لە مەمانێ ئێستا کە خەڵک وریان ڕووبەڕوو ڕێزن دەگرن دادەنێن سەری شۆڕیان لە دوورەوەش دەوەڕن دێدەنجی تەپر و دۆریان جوابی هەموو کەس نادەم ئەمن دەکەم خۆڕیان تەواو لە خۆم بێزار بووم ئەمن ئەوڕۆ ئێوارێ لە لای ماڵی یارم بووم نەهات کردم چاوەڕێ خەریکە دەبمە خەسان گەڵای عومرم هەڵوەرێ هێز و توانام نەماوە هێندێ بێمە سەڕێ یادی عەلی ڕەمەزان دوژمن لە دەورە دەگەڕێ نێچیر سورچی براتە لە پشتە وەک دیوارێ لەگەڵ عەلی براینا گە دوژمن لێمان گەڕێ دەبینم بەعزێک ئەمڕۆ لە دوور پێمان دەوارێ دەبینم بەعزێک ئەمڕۆ لە دوور پێمان دەوارێ وامەکەن هی بنبەڕێ هەمووی بینمە سەر بەڕێ نێچیر گیان زۆرێ گورگن لە پێستی مەڕێ عەلی زۆرتان کردە پیاو ئەوڕۆ لێت هەڵداگەڕێ عەلی زۆرتان کردە پیاو ئەوڕۆ لێت هەڵداگەڕێ ئێستا ژنانی تۆ دەخۆن چاوەڕووی نییە بگاڕێ ئێستا ژنانی تۆ دەخۆن چاوەڕووی نییە بگاڕێ
تماشەتت کردو لێوت وەک بتڵەخینە هێندە ناسک و عەیارە نەرمە گۆشتی بەرخینە دوێنێ شەو پەسیوی بوو تا بەیانی کۆخینە گرنگی دادەم بە تۆ بێبەها بێبایخینە لەگەڵ نێتر سوورچیمە هەمەردوو هەم سەخینە نێتر بەحسێ پەیا بوون هەر ئەهلی دۆزەخینە لە دواوە پێم دەوارن سەرخۆش و ئایەخینە یادی عەلی ڕەمەزان مردوونە لە داخینە هێندە حەسوود و پیسن کرم لە ناو ناخینە تعلیق لە عالی دەدەن کوڕی ئامانزیاخینە تعلیق لە عالی دەدەن کوڕی ئامانزیاخینە ئامانز وەکو دەریایە کەوتونە و لە ڕۆخینە ئامانز وەکو دەریایە کەوتونە و لە ڕۆخینە گەر ئامانزیاخینە بێ ئێوە چین و جاخینە گەر ئامانزیاخینە بێ ئێوە چین و جاخینە چاومانی یوسف شەیدا چاو توانا و هێزیان لەلایە هەرچی بێدەنگ و کڕن گەر ئاکرێکی بەتینن ئەوان دەست و تێن گڕن هونەرمەندی کەرکووشێ دەنگ زەرگ قوت بڕن هونەرمەندی کوردستان دەنگ زەڕین قوڕک بڕن بۆ نمونە کاک عەلی لە عەسمانن وا دەفڕن بەڵام بەعسێک ئەمڕۆکە خەریکی مشت و مڕن دە تەعلیقم لێ دەدەن خوایە چەند مێشک وڕن لێرە ئەو قسە دەکەم مەندە ئێوەش مەی بڕن لێرە ئەو قسە دەکەم مەندە ئێوەش مەی بڕن ئەوە من قەسابخانم ئەگەر ئێوە سەیدڕن باسی من و کاک عەلی مەکەن ئێوە دەنگ زڕن هەزار نامەردی وەک تۆ دەست و تێنم وەک فڕن دوو نەفەر بیان ناسێ لە خۆشیان ڕێک دەفڕن بەند و ئاوازم نەبێ ئێوە هەروە زەحشڕن بەند و ئاوازم نەبێ ئێوە هەروە زەحشڕن ئێوە کوڕی مام سەیدن بەندی ئەو لێرە دەچڕن ئێوە کوڕی مام سەیدن بەندی ئەو لێرە دەچڕن